گەشتکردن ینی بەڕاستی من زۆر جار خەفەتە خۆم لە هەندێک گەنج لە خۆشمان کەمە مناڵی ینی عەرەبێکی جنوب خەڵکی ناسرێ و ئەمارەیە هەرچی شوێنە گەشتیارەکانی کوردستانە بزانێت لە زاخۆ لە ئامێدی لە بێخاڵ لە جوندیان لە گەلی عەلیبەگ لە تەوێڵە لە بیارە لە دەربەنیخان لە دوکان باس دانیشتون لەگەڵ ئەو دۆکان لە من باشترە زانێ سەرەکەم لەگەڵ مناقەشە مناڵ چی دوکانی ئەم دیخۆش نییە دوکانی ئەو دیخۆشەوەتم غەزەب لە من باشترە زانی خۆ من 30 ساڵە چ ساڵە لە سلێمانی بەقەت من نەمزانێت کەواتە ئەمە بریتێ لە گەشتکردن ئەمەیە کە من و تۆ جاری وایە گاڵتە بە عەقڵی دەکەین تۆ وەرە لە بەسڕەوە بێ بۆ ئێرە نە کابرا عاقڵە کابرا لە بەسڕەوە دێ بۆ ئێرە 14 سعات 13 سعات لە ناو پاسایە بەڵام ئەزانێ مناڵەکانی چێژ وەرەگرن مناڵەکانی من خەڵکم بینیوە من بۆ خۆم ماوەیەک لە سوودانە بخۆین ڕەنگە بینەرەکانشم هەنێک بمناسن یعنی خەڵکی ئەوروپیم بینیوە هاتووە بۆ سوودان ئێوە من و تۆ بینەڵین شێتە هەبە جدیڵین عەقڵی تەواو نییە یعنی تۆ لە ئەوروپا بۆچی دێ بۆ سوودان مشک و بریشک و دەشتیە بەس شوێن گۆڕینە خەڵکم بینیوە بۆ مثلا لە وڵاتانی عەرەبیەکان و هاتووە بۆ ئەوێ هاتووە بۆ دارفۆر هاتووە بۆ مثلا بۆ خەرتوم سەیری هەندێک ئەهرام و شتەکانی کردووە لەوێ اینجا بەعەکسەوە خەڵکێکی ماڵی لە دووبەیە ماڵی لە بەیروتە لە لوبنانە بەس دەچێت بۆ شوێنێکی تر کەواتە گەشتکردن ئەگەر شوێنەکە خۆش بێ یان ناخۆش بێ کێشە نییە چێژبەخشینێکی هەیە بۆ منداڵەکە تکایە لە بیرمان نەچێت وەمە هەڵەیەکی زۆر گەورەیە بەداخەوە پیاوی وا هەیە لەبەر ڕاوە دینار و دوکان ماڵەوە ناپەرژێ بە هیچ شتێکە ژنیش پێڵێ ئەم پێنجشەمە جومعە بۆ ئێمە دانەڵێ مەعمی لەم زۆرە من گیانم بە پێنجشەمە جومعە ئێ باشە سەرت بخوا هەر کۆیەکەیتەوە هەر سەفتەیەکەی ئاخر مناڵەکانش دوایی لە پڕێکا سەرەکەی سەردەرچوونین کاتەوە خاڵی یەکەم گرنگە خاڵی دووەم پشووی هاوین بۆ سکیڵ یانی چی بەهرە زیادبوونی بەهرە مەسەلەن مناڵێک دەکەمە خولی مەلەوانی بەهرەیەک زیادە بێ مناڵێک دەکەمە خولی شەترەنج عەقڵی زیادە بێ مناڵێک دەکەمە خولی پەروەردەیەکی ئاینی لە پەیمانگاکەی دکتۆر بەختیار عەرەبیەکەی بەقۆتە بێ مناڵێک دەکەمە مەسەڵەن من لە پەیمانگای خۆم خولم هەیە بۆ بواری گەشەپێدان مناڵ دەکەمە خولی گەشەپێدان لە خولی گەشەپێدانەکە لەسەر زمانی جەستا هونەری قسەکردن هونەری گفتوگۆ هونەری وەڵامدان و فێرە بێ ئێم کچە ئەم کوڕای تۆ لە مەکتەب دەرەجە فولیش بێ و دەرەجە یەکەمیش بێ ئەگەر قسەی نەزانی پارەی پێ پەیدا نابێ وایە نەمە حەقیقەتە ئەگەر بۆ نمونە بڕوانامەی بەرزیشی هەبێ ببێ بە دکتۆرێکش ئەگە چوار قسەی خواسایی نەزانی هەر لە عیادەکەی نەخۆشی نابێ ناتوانێ قەنەعەت بە خەڵک بکە ئەگەر تاجریش بێ دوکانێ بدە دەستێەوە ڕەنگە دوکانەکەی کەس نەبێ بە مەعمیلی کاتە هونەری قسەکردن و گفتوگۆ و هەوڵدان و معاملەکردن بۆ خۆی خاڵێکی زۆر گرنگ و مویمە سکیڵ یانی تەنانەت قەیچێکە بەسەن بەڕێز گەڵێ کاکتۆر وەڵا ئەم کوڕەی من ئەکەمە خولێکی کۆمپیوتەر دەست خۆش بێ وەڵا ئەکەمە خولێک بۆ نمونە بۆ خۆشنووسی دەست خۆش بێ بەڕێزێکی تەڵە کاکتۆر بەڕای تۆ مناڵێکەمەیە ئەم هاوینە بیکەمە خولێکی کەمان ژیان بۆ نە پیانۆ بۆنە لە مەجلیسێکا بووم پار بوو پێرار بوو سرم کرد بە ماڵێک ڕابێرن بە دایک و باوکێک ڕابێرن مناڵەکان کردوتە خولی دەف تخوا ئەوەشتە تو کاکە بۆ خۆش نییە جارێکم بۆ خۆی دەف لێدا جەوی هەیە لەگەڵی هەنێ مناجات هەڵێت جەوی هەیە هەنێ بەسەر شانوباڵی پێغەمبەر و هاسوونەت و ئەویش بۆ خۆی خێرە چوار ڕۆژی تریش ئەگەر یادی مەولود هەبوو کەستان ناوێت دەفتان بۆ لێدا هەر مناڵەکەی خۆتان دەفێکی خۆشتان بۆ لێدا و تەرتیبات و مەجلیسەکەشتان بۆ خۆشەکە وتیان وڵای خۆ بەقەت و بیرمانێ نەکردەوە دەی بە مەبەستم لە عەقڵەتی ئەو خەڵکەیە وازانێ بەس ئینگلیزی ئەڵێ ئینگلیزی گود مۆرنینگ گود بای ئاخر هەر بە گود بای دوای کچەکە و کوڕەکەت وازت لێنێ دامە و فریای ناکەویتەوە من چی لە گود بای بکەم ئەگەر ئەتەکێتی نەبێ ئەخلاقیاتی نەبێ سکیڵی نەبێ بەهرەی نەبێ